بەخوا ئێوە هەست بە گوناحی خۆتان و مەزلومی خۆتان ناکەن هەتانەیەنە دەوڵەتێکی بەشەری وەکو ئەوروپا وەکو ئەم خەڵکە لێرە ئاوڕ بدەنەوە لە کوردستان بزانن چەند گوناحن ئێوە چەند مەزلومن بەدەست هەتی و مچەیەکی وەکو سعدی ئەحمەد پیرە و هەتیوەکانی تاڵەبانی و ئەو هەتی و مچانەی تر کە دەرناکەون لە تەلەڤیزیۆنە لە تەرەفی زۆنی زەرد ئەوانەی کە بە 5 سەرسوور چوو بوونە لە ئافرەتێکی گۆرانی بێژ کە لەم دووە لە ئەسکەندناڤیانەوە چوو بووە هەر 5 شەو چوو بوونە لای بە پەلەپەل بەیانی بردیان بۆ خەسەخانەی ڕزگاری لە هەولێر چەند ڕۆژ لەوێ مایەوە دوایی ئەرزەیەکی ئەندایە بۆی ڕازی بوو شکات نەکەەوە بە ڕێزە و بینێرنەوە بۆ وڵاتی خۆی ئەمانە ئیدارەی دەوڵەتە بنبڕ ئێوە بەتەمان ئەمانە پەرلەمانتان بۆ بپارێزن ئەو دیوەخانە دیوەخانیش نەما جاران پێمانەوە دیوەخان لاکۆڵان ئەم لاکۆڵانی ئێستا خەڵکی خۆی بۆ کوتێ